برای ئەو گەنجەم کە لە سێی دوو لە ماڵی خۆمان کوژرا لە ناو ماڵی خۆمان لە پێش سای عایلەکەمان ئێمە لایەنی بەرامبەرمان بە دوژمندانە دەست دەێنێت چەکو ئەوە ئێمە هەستان قەزیەکەماندا بە قانون ئێمە قەزیەکەی خۆمان تەسمیلی قانون کردوتمان با قانون سەروەر بێ ئەو مارە هەڕەشیان لێکردین بەناوی پاراستن هەڕەشیان لەمە کرد ئێمە ئەو سەوت و ڕقەمەمان بردە پاراستن وتمان کاکاوانە هەڕەشە دەکەن بەناوی پاراستن ئێمە داوامان لە پاراستن تۆمار کرد لە مەسیف و داوامان لە بنکەی قوشتەپەش تۆمار گوتمان کاکە هەڕەشە دەکەن ئەوە دوو مانگ زیاترە بەسەر ئەو هەڕەشەیەدا تێپەڕی ئەمڕۆ دوێنێکە دەکا پێرێم ئەو عایلا دیسان دێنەوە سەر ئێمە یعنی هاتبوون لۆ قەتل ئیبادەی دیسان هەمومان بکوژن هاتین یعنی زیاتر لە 250 فیشەیان لە هەموو ماڵەکەمان داوە یعنی ئەو ڤیدۆمان پێ کامێری چاودێری هەیە لە ماڵەکەمان کە ئەوانە چۆن دێنە سەر ئێمە هەردەکوتە ناو شەماڵی ئێمە دەیانێ بمان کوژن لە کاتی تاقیکردنەکانیش دەیانگۆ هاتینە لۆ سولحەک دەمانوێت خلاستان کەین سولحی خلاسیتان لەگە بکەین کەسێک نەبینێ ڕۆژە شتر ئێمە دابنیشنەوە لەگەری ئێمە هەستین لە دادگای قوشتەپە لە ڕێ پارێزەرەکەمان گوتمان با فاسی دیێنێ بکرێکە ئەو برایمە شتێکی کۆمەڵایەتی کە لەگە ئەو کچێک کرابیتن با فاسەکی دیێنێ لۆ بکرێ فاسی دینەکەی حەف مانگو دە ڕۆژە ناکرێ ئێمە هەستین لە قوشتەپە داوامان کردوتمان کاکە دادگای قوشتەپە ئیشەکان بە خاوی دەباتە پێش هەستان بین نەقلیکەم بۆ دادگای هەولێر بینە دادگای هەولێر لە دادگای هەولێریش تعویل کراوە دیسان ڕەد القازی کرایەوە قەزەکە بستەوە قوشتەپەی ئێمە داوامان کرد بێ لە هەولێر بزانین قەزەکەمە بۆ لە قوشتەپە ناڕوە حەف مانگو دە ڕۆژ زۆرە بەسەرەوە ئەو مارە دایانوێ خلاصماکەن هەمومان بکوژن هەر ئەو ڕۆژی هاتین ئەوەمان نووسی داواکاریمان نووسی بەڵام لە داواکاریەکەی ئەمر قەبزی بۆ ئێمە دەرەچی بۆ ئەوان دەرنەچوو ئەوان هاتینە سەر ماڵی ئێمە و ئەمر قەبزی بۆ ئێمە دەرچوە ئەمە عەلەسەس بانگەشتی پێش حاکم بکرێت